چۆن ناوی بنەماڵەی بارزانی بۆ بێدەنگکردنی خەڵک و گەندەڵی بەکار دەهێنرێت. بۆچی تا ئێستا بە فەرمی وەڵامی ئەو دەنگۆیانە نادرێتەوە؟ ئەم کاتەتان باش، مانشێتی ستاندەرتان پێشکەش دەکەن. لە ماوەی کەمتر لە هەفتەیەک لا دوو ڕووداوی جای پەیوەندیدار بە زەوی و خانوبەرە ئاماژە بەوە کراوە کە بە ناوی مەکتەب سەرۆک وەک ئاماژەیەک بۆ سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و بنەماڵەی بەرزانی هەڕەشا لە خەڵک کراوە. ڕووداوی یەکەم چەند ڕۆژێک پێش ئێستا عەلی حەمەد ساڵح پەرلەمانتاری پێشووی کوردستان لە بەردەم پارچەیەک زەوی کە بۆ باخچە تەرخان کراوە لاگەڕێکی سەربەستی هەولێر ڕایگەیاند. خەڵکی گەڕەکەکە پێیان ڕاگەیاندوو. کەسێک بە ناوی مەکتەبی سەرۆکی پارتی با خەڵکەکەی ڕاگەیاندووە کە ئەم پارچە زەویە دەکرێتە خانوو. ناوبرا و ڕاشی گەیاند. پارچە زەویەکە کراوەتە 25 قەدعەی 200 مەتری کە هەر یەکەیان بە 12 دەفتەر دۆلار فرۆشراوە. ڕووداوی دووەمیش ئەم ڕۆژمارەیەک لە بەشداربووانی پرۆژەیەکی نیشتەجێبوون لە بەردەم ئەنجومەنی وەزیرانی هەولێر گرت بوونەوە و لا کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایانگەیاند. خاوەنی پرۆژەی ئینگلیش تاوەر بە ناوی بنەماڵەی بارزانیەوە مافی خەڵک دەخوات و زوڵممان لێ دەکات و نزیکەی 960 یەکەی فرۆشتووە و 35 ملیۆن دۆلاری لە هاوڵاتیان وەرگرتووە کەچی پرۆژەکە تەواو ناکات. هەروەها وتیشیان ئەگەر بەرپرسان و دەسەڵاتداران لێ هەڵوێست بن بەرامبەر ئەم کردارە هەموو چوارشەمانەیە گردبوونەوە دەکەین. دووبارە بوونەوەی ئەو ڕووداوانە لە کاتێکدایە تا ئێستا بەرپرسانی باڵای بنەماڵەی بارزانی لە هەولێر تۆمەتەکانیان ڕەت نەکردوتەوە لا بەکارهێنانی ناویان بۆ دەستگرتن بەسەر زەوی و زاری گشتی. هەروەها بێدەنگی ئەوانیشی خستۆتە ژێر پرسیارەوە. جێی باسە لە چەند ساڵی ڕابردوو با گۆرەی زانیاریەکان سەدان پارچە زەوی گرانبەها لە هەولێر بە ناوی وەبەرهێنان بە خۆڕاییان زۆر هەرزان دەستی بەسەردا گیراوە و بەهۆیەوە کۆمپانیای بەرپرسانی باڵا بوونەتە خاوەنی ملیارەها دۆلار لە بانکەکانی دەرەوە. هەرشاد